جگە لە مەرگ تەنهایی و ژیان لەگەڵ یادەوەری و یادگارەکان حەسرەتی ڕابردوو ماڵێکی چۆڵ لە قاقای مناڵ و گەرمی عەشق کوشندەترین ساتەوەختی ژیانکردنی مرۆڤە قوربانیدان بە عەشق لە پێناو ئەو بەهانی مرۆڤەکان باوەڕیان پێیانە دەنگی مناڵ لەم ماڵە لەکوێیە؟ شوێن خەوەکەی کووە؟ تۆ دڵنیایی ئەدەی ئاهوناڵەی خەڵکی هۆکار نەبووە کە مناڵ لە ماڵەیان نەبێت؟ درۆکردن لەگەڵ من شتێکە دووبارەکردنەوەشی شتێکی ترە. حەز ناکەم سبەینەکە لەیلا بوو بە ژنم دواتر پێم بڵێن لەبەر خاتری کچەکەی کەریم بۆستان براکەی خۆی فرۆشت. هیچ کاتێ ئەوە ناڵێن بایڵێن چونکە من شت پێ ناکەم. ناتبینمەوە لە نێو مەیدان بەبێ باڵگەی تاڵاق. ئەوەی لەسەر ئەو تەختە خەوتووە ئولفەتە. ئولفەت ژنی من، عشقی من. من ئەزانم واز لە هەموو شتێ بێنم لە بەرچاوش هەموو شتێ، بەڵام دڵی مەنیجا یان لە کۆتایەوە دەستت پێ کردووە لە ناوەڕاستەوە کە نازانم باسی چیەکەیت کەی هاوڕەکەی منت مارە بڕیوە. ئەو پێیوەتی لێی پاڕاومەتەوە ها پێیوەتی لێی پاڕاومەتەوە وتومە نهێنی پارێزی براکەت بە کە ئەگەردەم بکەیتەوە بەبێ ئابڕۆی من ئەوە برایەتی ئێمە کۆتایی پێدێ. هەڵا ئەکات دەمداخستن بەسە، ئابڕوو بەسە، لەم شارە غەریبەم بە جەهەنەم. سەقفێک نییە کە لە ژێریا بخەوم، گرنگ نییە بە جەهەنەم. بەڵام ئێستا کە هاتووم قسە بکەم تۆشە بێت باش گوێم لێ بگریت. گوێ گریت ناوت بێدەنگی کردم ئەوەنە لە ژیان مابووە. ڕاست ڕۆشتم وتیان ئاراس، چاپ ڕۆشتم وتیان ئاراس. ئێستاڵن ئاراس لەیلای فیدای چی کردووە براکەی؟ وفا، بەخشش، ناومێدی، حەسرەت، ترس لە تەنهایی بەشێکن لە حەکایەتەکانی ئەو مرۆڤانەی ئیتر جگە لە دەستگرتن بە یادەوەرەکانیانەوە باوەشێکی تریان نەماوە تا بە ئارامی پشووی تیادا بدەن. ئەو دەستانی لە حەسرەت و پەشیمانیدا فرمێسکی چاوەکانمان ئەسڕن، ئەو چیرۆکانی نەسەرەتایان هەیە و نەکۆتایی، ئەو ڕۆحانەی سایە و سێبەرێشیان نییە، ئەو دەنگ و ئەو ناوانەی دەزوو بە جەستە و ڕۆح تەزیوەکاندا دێنن چیتر ناکرێت فرامۆش بکرێت. برگرد و بیا آشفت من